پاشماوەی ئەو گەشتیارانەیە کە ڕوویان لەم ناوچەیە کردووە. سڵاوی خوداتان لێ بێت ئازیزانم. ئێرە غاباتی بێستانەیە، وەکو دەبینن چەند جوان و دڵگیرە، هەر دەبێ بڵێ خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە. بەڵام لە پاڵ ئەمەدا دەمەوێت بابەتێکتان نیشان بدەم، ئەویش پاشماوەی ئەو گەشتیارانەیە کە ڕوویان لەم ناوچەیە کردووە. یعنی زۆرم لا سەیرە هاونیشتیمانیان یاخود گەشتیاران نابەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم ژینگە جوانە دەکەن. زانایان دەڵێن پاشماوەی هەر دەبەیەک کە ئاوی تێدا دەخۆیتەوە یاخود پاشماوەی ئەو دەبە گازیانەی کە دروست دەکرێن کە بە مادەی PET دروست دەکرێت 450 ساڵ دەخایەنێت بۆ ئەوەی شیتەڵ ببێتەوە بە خاک. ئەویش وەک خۆی نابێتەوە بە خاک، تەنەها پارچە پارچە دەبێت. دەبێت تێ بگەی دەبەیە کە تۆ فڕی دەدەیت چەند زەرور زیان بەو مژی گێ دەگەێنێ. باسی شوشەهر ناکەم کە ملیۆنێک ساڵی دەوێت بۆ ئەوەی شیتەڵ ببێتەوە. جە بۆیە هەر ژینگە دۆستێک کاتێک کە دەبینێت گەشتیارێک پاشماوەی لە دوای خۆی بەجێ دێڵێت بە قسەیەکی برایانە نەسیحەت بکرێت، پێی بڵێ کاکە گیان تۆ پاشماوەکەی خۆت هەڵگرەبی بۆ ماڵە، ژینگە پارێزانیش دێن پاشماوەکەت بۆ فڕ دەدەن لە ڕێگای ئامێریکا بسەوە. ئەوانە دەبینن ژینگە پارێزانی ڕیکەڤەریە لە زۆنی حەوت هاتوونە بێستانە، دەستیان خۆش بێت، ساغ و سەلامەت بن، ماندوو دەبن، کاکی سەر دەستی دۆش خۆش بێت، لە زۆرێکی تر هاتۆ بۆ یارمەتیدانی ئێمە. هەر ساغ بن.